دوای ساڵێک چاوەڕوانی بەشێک لە وڵاتیانی هەڵەبجە ئێستا بەشەنەوتی ساڵی ڕابردوو کە تەنها 1 بەرمیلە وەردەگرن. جیاواز لە ساڵانی ڕابردووش نرخی هەر بەرمیلێک نەوت 6,000 دیناری چووەتە سەر و گرانتر بووە. بەرپرسی دابەشکردنی نەوتیش لە سنووری پارێزگای هەڵەبجە دەڵێت گرانبوونی بەشەنەوتی هاوڵاتیان پەیوەندی بە بەغدادەوە هەیە و دابەشکردنی نەوتیش بۆ پسوڵەی یەکەم لە سنوورەکەدا کۆتایی پێدێت. ئێمە لە 21,000 ماڵ 1,700 ماڵمان نابوو. ئەمڕۆ 1,380 ماڵ نەوتمان هێناوە بۆ پارێزگای هەڵەبجە. پرۆسەی دابەشکردنی نەوت لە پارێزگای هەڵەبجە بۆ پسوولەی یەکەم کۆتایی پێ. هۆکاری گرانبوونەکەی ئێمە لە بەغاوە نەوتمان بۆیەت. هەر تەنکەرێک لە سلێمانی بۆ ئێرە ئێمە 1,500 دینار کرێ خەینە سەری. لە بەغاوە گران بووە. ئێمەش گرانمان کردووە. گەرچێرێمی کوردستان خاوەنی سامانێکی زۆری سروشتی ژێرزەویە، بەڵام تا ئێستا بەپێی پێویستە وڵاتیەکانی سوودیان لەو سامانە نەبینیوە. نیگەرانی هاوڵاتیانش لەلایەکی دیکەوە گرانبوونی نرخی بەرمیلێک نەوتە لە بازاڕەکاندا بە شێوەیەک بەرز بووەتەوە بۆ 170,000 دینار. هاوڵاتیانی هەڵەبجەش ئەوە دەخەنە ڕوو لە دوای چارەکە سەدەیەک حکومڕانی دەسەڵاتی کوردی هێشتا لەسەری وەرگرتنی نەوت دەوەستن. والله ناخۆشە ینی بەرمیل بەسلام ئێسش هەر رازین کە دراوە نەوت ئیسای پێ رازین، بەڵام ئەگەر لە کاتی خۆی بدرێ باشترە. ئەم بەرمیلێکە ئێستا خەڵک وەریگرت بە 40,000 ئێستا بە 54,000 وەرەگرت، مانایە بەرمیلی 6,000 چۆتە سەری ئیتر نازانین بوو. ئەم نەوتە هی زستانی ڕابردووە دیارە هاوڵاتیان بە هەر چەرمەسەرێ بووە بەم قەیرانێشەوە هەرچۆنە بێ ساڵی ڕابردووان بەڕێ کردووە. داواکارین لە حکومەت ئەم ساڵیش وەکو ساڵی ڕابردووی لێنێ بۆی هاوڵاتیان تووشی ئەم بەزمە نەبێ، ینی بەڕاستی زۆر ناخۆش شێوازێکی ناشارستانی هەمووی یەتە سەرەوە کە خۆی بڕیار بوو ماڵ و ماڵ تەنکەرەکان گەڕێ کە ئەوە نەگەڕا ئەم چەرمەسەری و ئەم ناخۆشیانە بەسەر هاوڵاتانە هاتووە لە پای ئەوەش نەوت و سوتەمەنیەکەیش نەماوە. هەراوێ بەدوایە بێ خەتای خۆمانە کاکە وا فێرمان کردوون. ئەگەر خۆمان ئاوا نەکەن بۆ خۆمان و دوای نەکەون و دوای ئەوە بە هەموو شتێک بۆیان دەرکەوتین قەناعەتەکەن بە هەموو شتێ بۆی وامان پێەکەن. نرخەکە سا 4,000 5,000 چۆتە سەر ماخونیە خەڵک نەبا هیچ نییە. خەڵک سا بەمەشۆ مەمنونەکە بیان. خراپی بژێوی و ژیانی هاوڵاتیان و کەمی نەوتی سپی ماڵان بەشێک لە هاوڵاتیانی ناچار کردووە لە وەرزی سەرمادا پەنا بۆ دانانی سۆبای دار ببەن. هۆکاری نەبوون و کەمبوونەوەی نەوتی سپیش لە کوردستان دەگەڕێتەوە بۆ ئەوەی بەرەمی پاڵاوگەکانی یاریمی کوردستان بازرگانی پێوە دەکرێت و لە بازاڕەکاندا بەگران دەفرۆشرێتەوە. ئەم ساڵیش ئەو ناوچانەی هەرێم کە نەوتی ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە دەبێت چاویان لە دەستی حکوومەتی بەغدا بێت تا ڕۆژانە چەند تەنکەرێکیان بۆ ڕەوانە بکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.